سڵاو هاوڕێیان باشن طبعاً حەزم کرد شتێک هەیە باسی کەم زۆر بەمان زۆر فیلم و مسلسلەمان دیتیە و لامان زۆر خۆش بووە کاتی خۆی مەسەلەن دەڵێن ئەوە باشترین فلیمە یان باشترین مسلسلەیە کە تا ئێستا دیتی ببان طبعاً باشترین مسلسلە یان باشترین فیلم لەسەر چ قیاس دەکرێت لەسەر مەزموعە کرایتیریایەک و ستاندەردێکە ئەتو داتنایە کە ئەوەی پێ قیاس دەکەی باشترینەوە حەسەب زەوق و ئەحساسی تو کە ئەتو زیاتر چەند ڕەبت دەبی بەو مسلسل و فیلمەی طبعاً زۆربەی شت ئەوانەی کە دیتیتمان پێشتر بۆ نمونە یەکێک لەو میسالان دەڵێن برێکین باد بە من ئەتا ئێستا خۆشترین مسلسلەیە تا ئێستا لە ژیانم دیتبم بەس ئەم برێکین باد تقریبا پێش 4-5 ساڵ دیتم لێرە پرسیارە محورێکە لە چێنە دروست دەبی ئەوەی کە ڕەگی هەموو ئەو مۆزوعی دەگۆڕی ئەمن کە ئەو وەختی برێکین بادم تەماشاکرد هیچ شتێک نەبوو لە مستەوای برێکین باد لە ئەحداس و لە ستۆری و لە طریقەی تەڕحی ستۆریەکە و تەمسیل و ئەو ستۆریە بەو نوعی کە پێرفێکرایە بەس ئەمن پاش 5 ساڵ 6 ساڵ یەگە تەماشا بکەم ئایا نەفسی ئەو ئەحساسم دەبی کە ئەمن پێی دووبارە معجب بمەوە بۆیە زۆربەی جار کە تەماشای فیلمێک یان مسلسلە چی دەکەین بیدیار زۆر پێمان خۆش بووە بەس کە تەماشا دەکەینەوە پاش 4-5 ساڵی ئایا قابلی تەماشاکردنە جارێکی دی ئەحساس طبعاً لەلایەکدانێ هەند ئەوەی کە ئەتو بە ئەحساس ڕەبت بوو یان هەستێکت هەبووە بۆ ئەو فیلمە لەگەڵی ئەتاچ بووی ئەوها ئەوە نا ئەمە وەک بە لایانی منطقەوە بۆیە بەڕای من قیاسی کە دەڵێن ئەوە باشترینە ئەتا ئێستا دەبی ئەگەر شتەکە کەوم 5-6 ساڵ پێش ئێستابی دەبی دووبارە و سێبارە ناپێویست ناکاتە حدەک دووبارە تەماشەکەوە و بە ئەوەی ئێستا ئەو جە قەرارێ لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ لە تەتەوڕدایە سینەما و ستۆری لە تەتەوڕدایە و شتەکان بەرەو باشتر دەچی و ئەمە عەقڵیەتی مە زیاتر کراوەتر دەبی و شتی زیاتر دەبینین و ئەحداسی زیاتر دەبین لە فیلم و مسلسلەی تر بۆی ئەووامان لێ دەکاتن ئەوەی کە پێشتر معجبی بوونە ئێستا بۆ دەرەجەی معجبی نابینەوە بۆیە ئەگەر هەر شتێک کە قەرارەدا باشترینە لات دەبی یەک دوو جار تەماشا بکەی بە چەند وەختێکی جودا لە حیاتت ئەو وەختی ئەگەر نەفسی ڕەئیت هەبوو نەفسی بە نەفسی هەست دووبارە یعنی ڕەبت بووی بۆی و معجبی بووی ئەم دەتانم ئەو وەختی بڵێم ئەو شتە دەتانی بڵێ ئەو وەختی بڵێ ئەوە باشترینە بەس زۆر بەمان دائیمەن دەکەوینە داوی غەڵەتی ئەوەی کە ئەو شتە دەڵێن باشترینە بەس باشترین بوو بۆ ئەو کات بەس ئایا بۆ ئێستا هەر باشترینە ئەکید دەگۆڕێ ئەجە بۆیە ئەو ڤیددیۆ کورتار حەزم کرد باسی ئەو مۆزوع بکەم ئەگەر حەستان کرد ڤیددیۆی سەری ئۆشتیوار دووبارە دروستکەم حەزم لە ئەو ڤیددیۆی ئەگەر بەدڵتانە لایکیکەن و چەناڵەکە سەبسکرایب بکەن و زەنگوڵەکە ئۆن کەن هەرچەند ڤیددیۆ لایک بکەن ئەوەندە بۆ من ئیسفادەی زیاترە ڤیددیۆکانم دێتە پێشەوە لە ئەلگۆریزمی یوتیوب و بە بەردەوام خەڵکی زیاتر دەبینی زۆر سوپاس دەستەکانتان خۆش